سبەی سەرۆک بارزانی لە یاریگای فەڕەنسۆ هەریری دەبێت و پارتی دیموکراتی کوردستان گەورەترین ئاهەنگی جەماوەری ساز دەکات. بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوەیەکان سڵاوتان لێبێت. سبەی هەینی بە بەشداری هەزاران هەزار لایەنگری پارتی دیموکراتی کوردستان لە یاریگای فەڕەنسۆ هەریری پارتی دیموکراتی کوردستان کۆتا و دواهەمین ئاهەنگی بانگەشەی هەڵبژاردننی حزبەکەی بۆ خولی شەشەمی پەرلەمانی عێراق ساز دەکات. من دەمەوێت بۆ ئەمە بەستە لە نێو یاریگای فەڕەنسۆ هەریری دوایین زانیاریەکانتان پێ بدەم. لە ئێستادا ئامادەکاری تەواو کراوە لە نێو یاریگای فەڕەنسۆ هەریری، تیمەکان سەرقاڵی ئامادەکردنن بۆ ئەوەی کە یاریگای فەڕەنسۆ هەریری سبەی هەینی پێشوازی لە هەزاران هەزار لایەنگری پارتی دیموکراتی کوردستان بکات. جێی باسە سبەی هەریەک لە سەرۆک بارزانی و جێگرانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان نێچیروان بارزانی و مەسحوور بارزانی لە یاریگای فەڕەنسۆ هەریری گەورەترین کەرنەڤاڵ و ئاهەنگی جەماوەری پارتی دیموکراتی کوردستان بە بەشداری هەزاران هەزار لایەنگری پارتی بەڕێوە دەچێتن. ئەمە دەبێتە دواهەمین بانگەشەی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان لە چوارچێوەی پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمانی عێراق. لەبەر بەهۆی ئەوەی کە کۆمسیۆن کۆتا وادەی بانگەشەی هەڵبژاردننی دیاری کردووە، ئەویش سبەی شەو واتە لە کاتژمێر 12 سبەی شەوەوە هەینی لەسەر شەممە کۆتایی بە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمانی عێراق دێت و لە 11 دەنگدانی گشتی لە سەرتاسەری عێراق و هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت.